پێکەوە خواحافیزی لە ساڵی 2015 دەکەین، ساڵێکی پڕ کێشە و قەیران و تەحەدا. ئەمە دەستپێکی وتەکانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ ماڵ ئاواییکردن لە ساڵی 2015 و پیرۆزباییکردن و بەخێراتنی ساڵی 2016. هاوشێوەی زۆربەی وڵاتان ساڵی 2015 بۆ هەرێمی کوردستان ساڵێکی سەخت و پڕ قەیران و شەڕی تیرۆر و ململانەی توندی سیاسی نێوخۆیی و دەرەوە بوو، ساڵێک کە لە ناو خەڵکدا بە ساڵی قەیرانەکان ناوی دەبن. نەگوزارانی خەڵک باش بوو، نە لە کاتی خۆیان توانیان معاشی خەڵک بن، نە دەهات زیای کرد، باکسەوە بۆچە خراب بوو، دەهات کەم بووە، گوزارانی خەڵک خراب بوو، بازاریش نەماوە. 2015 بۆ هەرێمی کوردستان نەک چارەسەری بۆ قەیرانەکانی ڕابردووی خۆی نەکرد، بەڵکو بەڕای چاودێران ساڵی درێژکردنەوە و تۆخکردنەوەی قەیرانەکانی ڕابردوو بوو بە زیاترەوە. ساڵی درێژە کێشانی کێشەکانی نێوان بەغداد و هەولێر بوو، ئەگەرچی لە سەرەتای ساڵدا هەردوو لایەن گەشتنە ڕێکەوتن و حکوومەتی عێراقی بڕیاری ناردنی بودجەی هەرێمیدا، بەڵام پاش بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ لە مانگی حوزەیراندا ڕێکەوتنەکە لەسەر ئەرزی واقع هەڵوەشایەوە و تا ئێستاش پەیوەندیەکانی بەغداد و هەولێر بە گرژەیەکی بێدەنگ لێکراو ماوەتەوە. لە ناوخۆی هەرێمی کوردستان قەیرانی دارایی درێژەی کێشا و تۆختر بووە، بە جۆرێک موچەی مانگانی فەرمانبەران بۆتە 4 مانگجارێک و تا سەرەتای ئەم ساڵ 2016 حکومەت توانیوێتی موچەی مانگی نۆی تەنها 1 وەزارەت بدات. ساڵی خۆپیشاندان و بایکۆتی دەوام بوو لەلایەن فەرمانبەران و مامۆستایانەوە بەهۆی دواکەوتن و پێنەدانی چەند مانگ موچەکانیانەوە. شەڕی داعش بەردەوامی هەیە، بە جۆرێک توانرا زۆربەی ئەو ناوچانەی لە ساڵی ڕابردووتر کەوتبوونە دەست داعش، پێشمەرگە و شەڕڤان و هێزە کوردیە خۆبەخشەکانی تر بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان توانیان ئەو ناوچانە ئازاد بکەنەوە، بە تایبەت ئازادکردنەوەی شەنگال کە بۆ شەنگالیەکان تا ڕادەیەک دڵدانەوە بوو. سەرهەڵدانەوەی کۆچکردنی بەلێشاوی گەنجان و خێزانەکان و گرتنەبەری ڕێگای هات و نەهات بۆ هەندەران، ئەویش پاشەوەی وەک خۆیان باسییان دەکرد ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و قەیرانی دارایی هۆکاری سەرەکین بۆ نەهێشتنەوەی ئومێدی مانەوەیان لە نیشتیمان. لە 1970 ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی هات و لەو سەروبەندەشدا دوای کۆتایی هاتنەکەش لایەنە سەرەکیەکان لە ناو پەرلەمان و دەرەوەی پەرلەمان چەندین کۆبوونەوەیان ئەنجامدا. کۆبوونەوەکان بە 2 قۆڵی و 3 قۆڵی و 4 قۆڵی و 5 قۆڵی لە نێوان ئەو لایەنانە ئەنجام دەدرا، هیچ کام لەو کۆبوونەوانش ئەنجامی نەبوو، تا دوجار بەهۆی درێژە کێشانی ئەو کۆبوونەوە بێ ئەنجامانەوە خۆپیشاندان لە بەردەم هۆتێل شاری جوان لە سلەیمانی ئەنجام درا و توندوتیژی لێکەوتەوە، تەنانەت بەشی دەرەوەی هۆتێلەکەش سووتێنرا و ڕۆژانی دوای ئەو کۆبوونەوەیش کە تێیدا بڕیاری هەڵپەساردنی کۆبوونەوە 5 قۆڵیەکان درا، خۆپیشاندان چەند ناوچەیەکی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی گرتەوە و تێگڕای قوربانیەکانی ئەو خۆپیشاندانانش بووە هۆی ژیان لە دەستدانی 5 کەس و بەدایان برینداری خستەوە، جگە لە سووتانی چەند بارەکایەکی پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی دیکە. هێشتا لایەنەکان نەیانتوانی بوو کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکەن، کێشەی سەرۆکایەتی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت سەری هەڵدا. ئەویش پاشەوەی بڕیاری ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان درا بۆ گەڕانەوە بۆ شاری هەولێر. کوشتنی ژنان بە پاساوە جۆرا و جۆرەکان بەردەوامی هەیە، گرنگترینیان کوشتنی دنیای ژن بوو لە ناو باوەشی پارکی دایکدا. لە کۆتایی مانگەکانی 2015دا ناوەندی زەردەشتیەکان لە شاری سلەیمانی کرایەوە، چەندین خەڵک لە سەردەستی پیری زەردەشتیەکان ئاینی خۆیان گۆڕی و بوونە پەیڕەوکاری ئەو ئاینە. لە ئاهەنگی شەوی سەری ساڵدا لە شاری سلەیمانی بەشێک لەوانی لەسەر شەقامەکان بوون، دایانوت بۆ ئاهەنگی ماڵ ئاوایی لە ساڵێکی پڕناخۆشی هاتووینەتە دەر، نەک بۆ ساڵی نوێ. تەمەنم گەیشتە بە نزیکەی 50 ساڵ، تا ئێستا لە ساڵی 2015 ناخۆشترم نەدیوە. دەبێت ساڵی 2016 چی لە هەکبەیدا بێت بۆ کوردستان، چارەسەری کێشە و قەیرانەکان و ساڵی ئارامی و گەڕانەوەی ئومێد بۆ خەڵکەکەی، یاخود زیادبوونی قەیران و تونتربوونەوەی ململانە سیاسیەکان و خراپتربوونی دۆخی گوزەرانی خەڵک. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.